لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله ونصلي ونسلم على جميع الأنبياء والمرسلين خصوصا المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه وسار بسيرته ودعا بدعوته إلى يوم لقائه بۆ پشتیوانی ئەو زاتەیە کە مرۆڤ دەبێت ڕۆحی خۆی بکاتە قوربانی وەکو خوای پەروەردگار دەفەرمێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم پێغەمبەری خوا بۆ مسلمانان ئەولاترە لە خۆیان لە ڕۆحی خۆیان یعنی ئێمە ئەگەر بە حەق شوێن کەوتەی ئەو پێغەمبەرە بین و ڕاستگۆ بین لەوەی کە هەڵگری پەیامی ئەوین کە شوێن کەوتەی ئەوین کە ڕاستگۆین لەگەڵ ئەو کەلیمەی کە دووبارەیەکەینەوە کە هەمیشاڵین ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأن محمد رسول الله ئەسڵەوەیە مرۆڤ ڕۆحی خۆی بکاتە قوربانی ئەو پێغەمبەرە یعنی کە شیرینترین شت و گەورەترین شت گیانە ئەبێ ئەوەی پێ ببەخشین و کۆی فەرمودەکانی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ ئەوانەی کە لە بواری خۆشەویستی پێغەمبەر هاتوون لەوێ ئیمان بە تەواوی تەواوە بێ کە مرۆڤ پێغەمبەری بەسەر خۆشیدا هەڵبژارد کاتێک کە ئینسان پێغەمبەری هەڵبژار بەسەر ڕۆحی خۆی بەسەر ماڵی بەسەر ئەولادی بەسەر باوکی بەسەر دایکی بەسەر هەموو خۆشەویستەکانی ئەوسا ئینسان ئەگاتە ئەو مەقامەی کە حەقی پێغەمبەرێتی پێغەمبەری دابێت مێژووی دژایەتی پێغەمبەران فعلەن لەگەڵ داعوەکەیان سەری هەڵداوە ئەبێ ئێمە دروست لەو ڕاستیە تێبگەین ئەو داعوەیە کە مەسلەحەتی زلهێزەکان مەسلەحەتی خۆسەپێنەکان مەسلەحەتی خۆپەرستەکان مەسلەحەتی گەندەڵەکان مەسلەحەتی دز و چەتەکانە خاتە مەترسیەوە ئەوانن کە قەڵسە بن بەو داعوەیە بەو بانگەوازە بۆیە سەیر نییە لەکوێ گەندەڵی هەبێ لەکوێ فەسادی هەبێ لەکوێ دزی هەبێ لەکوێ بەرژەوەندی کەسی هەبێ لەکوێ خۆسەپێنی هەبێ لەکوێ سوڵتەیەکی فاسید و گەندەڵ هەبێ لەوێ ئەبێت چاوەڕوانی دژایەتی پێغەمبەر و پێغەمبەران بکەین ئەبێت لەوێ نابێ هەرگیز لەوێ چاوەڕوانی بکەین کە پشتیوانی لە بانگەوازی پێغەمبەران بکرێت چونکە ئەسڵی بانگەوازەکە نەیارە لەگەڵ فەسادی و گەندەڵی و خۆسەپێنی و ئەسڵی بانگەوازەکە بەرژەوەندیەکانی ئەوان لە ڕێگەوە هەڵەکێشێت بۆیە مرۆڤی موسڵمان ئەبێ ورد لەوە تێبگا کە ئەساسی دژایەتی کردنی بانگەواز و بانگەوازی پێغەمبەران و سەرمەشقی قەزەکان کە پێغەمبەرەکانن لێوە سەرچاوی گرتووە دواترینی ئەو سوکایەتیانەی کە بە پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بێ کرا کە ڕێپێدان بوو بە کاریکاتێرەکان لە فەڕەنسا هۆکارە ئەساسیەکەی بەڕێزان بە قسەی ئێمەنا بە قسەی سەنتەرەکانی لێکۆڵینەوەی خۆیان بە قسەی ناوەندەکانی توێژینەوەی خۆیان هۆکاری جەوهەری دژایەتی کردنی پێغەمبەر گەشەی خێرای ئیسلامە لە ئەوروپا و فراوانبوونی بانگەوازی ئیسلامە لە ئەوروپا 25 ساڵ و 30 ساڵ هیچ نییە لە داعوە و مێژووی داعوە و مێژووی بانگەواز 25 ساڵ لە تەمەنی ئێمە زۆرە بەڵام بۆ گەشەی خێرای ئیسلام زۆر کەمە دراساتی خۆیان ئەڵێن چاوەڕوانەکرێت لە 2050 ئیسلام ببێتە ئاینی زۆرینە لە ئەوروپا یعنی ئەوان بە دراسەتانی خۆیان نەک دراسەکانی ئێمە ناوەندەکانی لێکۆڵینەوەی خۆیان ئەڵێن لە 2050 ئیسلامە بێتە ئاینی زۆرینە لە قوڵایی خاچی ئەوان لە بریتانیا لە فەڕەنسا لە قوڵایی خاچی وڵاتانی ئەوروپا ساڵانە موسڵمانەکان و جالیەی موسڵمانەکان لە ئەوروپا کڵێساکانەکردن و یانکەن بە مزگەوت واتە ساڵانە بە بەردەوامی بینای کڵێساکانەکرێ واکرێ بە مزگەوت لە ئەوروپا ئەنی مزگەوتە گەشەکە وە کڵێسەیە کۆتایی پێدێ بەریتانیا لە بەشێکی گەورەی وڵاتەکەی خۆی ڕێیگرت ساڵانی پێشوو لەوەی لەوە زیاتر کڵێسا نەفرۆشرێ ئەنی جالیەی ئیسلامی جالیەی موسڵمانان لە وڵاتە کڵێساکانەکردن بەڵام لەکوێی وڵاتێکی ئێمە کڵێسایەکە کرێتەوە کاتێکیش کە کڵێسایەکە کرێتەوە خۆتان نەزانن چه ڕووی تێکە
ئەوە مزگەوتەکانن ئاوەدانن، مزگەوتەکانن بەردەوام گەورە بن، مزگەوتەکانن بەردەوام فراوانە بن. ئەگەرچی نەخشەی مزگەوتەکان بەداخەوە، ئەگەرچی بنیەی مزگەوتەکان لە نەخشە سازی حکوومەت و پلانسازی حکوومەتیشدا نییە، بەڵام ئەو هەموو مزگەوتانی لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستان لە وڵاتانی کە لە ئەوروپا ئەکرێتەوە بەڵگەی فراوانبوونی ئیسلامە و بەڵگەی ئەو ڕۆحە بەهێزەیە کە لە موسڵماناندا هەیە، ئەوەی کە ماڵی خۆی یەکاتە قوربانی بۆی ماڵێکی خۆی پەروەردگار ئاوەدان کاتەوە، بۆی ماڵێکی خوا بنیاد بنێ. واتە بێمە دڵمان خۆش بێ بەوەی کە هۆکاری ئەساسی بریتیە لە گەشەی خێرایی ئیسلام لە وڵاتانی ئەوروپا. ئێمە پێویستە لەوە تێبگەین حڕیەت و ئازادی لەکوێیە، یعنی بزانین ئایا ئەوانەی کە بە ناوی ڕێپێدانی ئازادەوە، بە ناوی ئەوەی کە مرۆڤ ئازادە لەوەی کە ئەیڵێ و کە ئەیکا، بۆ خۆیان چەند ئازاد، بۆ خۆیان چەند ئازادی قبوڵەکەن. ماکرۆن نەیتوانی تەنها بەرگەی ئەوە بگرێ کە قسەیەک بە خێزانەکەی گوترا، نەیتوانی تەنها بەرگەی ئەوە بگرێ قسەیەک بە خێزانەکەی گوترا، بەڵام سوکایەتیکردن بە پێغەمبەری ئیسلام و دڵبریندارکردنی دەیان ملیۆن موسڵمان بە ئازادی ناوەبات. لە وڵاتی خۆشمان خۆتان نەزانن ساڵانی ڕابردوو زۆر ناوەند و دەستگا کە بە ئێستا شۆکارەکەن ئانویست بە ناوی ئازادیەوە سنوورەکانی سوکایەتی بە دین بە تەواوی بکەنەوە. قسە بە خوای پەروەردگار بگوترێ، قسە بە پێغەمبەرەکەی بگوترێ سەلامی خوای لەسەر بێ، قسە بە دینەکەی بگوترێ، قسە بە مقدساتی مسلمانان بگوترێ. بەڵام خۆیان جاریوە تەنها لەبەرەوەی ڕەخنە لە خۆیان ئەگیرێ خەڵک سزنەکەن، حکمی بەسەردادەن. تۆ ئینسانێکی ئاسایی لەسەر مافی خەڵکێک کە مافیت خواردووە، تۆ دەستەڵاتێکی داهاتی میلەتەکە خۆی، خەڵک لەسەر حەقی خۆی ڕەخنەت لێگرێ، قبوڵی ناکەی و قبوڵت نییە، بەڵام دەرگاکەی تۆ کە بە ناوی ئازادیەوە. لەکوێ ئەو ئازادی؟ پێچەوانەی ئەو ئیدعایە کە خۆیان ئیدعایەکەن. زۆر جار راویڵەن حڕیەت التعبیر، یعنی ئازادی ڕادەربڕین. تۆ خۆت چیت قبوڵە؟ کوان ئەو سنوورانەی خۆت کردوتەوە؟ لە کاتێکدا ئێمە ئەو سنوورانەی کە ئێمە دامان خستون، ئەو سنوورانن کە خوای گەورە دایخستون، و ئەو سنوورانن ئێمە بۆ کۆی پێغەمبەران، یعنی لە ئادەمەوە لە نوحەوە هەتا خاتەمی ئەنبیا قبوڵمان نییە سوکاتی بە هیچ پێغەمبەرێک بکرێ، سوکاتی بە هیچ ئاینێک بکرێ. حتا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ و خوای پەروەردگار ڕێی نەداوە تۆ سوکاتی بە سەنەمێک بکەی کە بە ناحەقە پەرسترێ. جوێنیان پێمەدە لە بڕی جوێن بە خواکانتان نەدەن. سەنەمێکی بە ناحەق پەرستراو، سەنەمێک کە حەقی ئەوەی نییە، حەقێکی خوای پەروەردگارە زەوتەکرێ وەدرێ بەو سەنەمە کە شیرکە و گەورەترین تاوانە. حڕیەت و ئیتیهام بەڕێزان بە بەردەوامی لە پاڵ ئازادی موسڵمان ئیتیهامەکرێ، بە بەردەوامی لە پاڵ ئازادی تۆمەتەخرێتە پاڵ موسڵمان. تۆ سوکاتی بە پێغەمبەری ئیسلامەکەی سەلامی خوای لەسەر بێ، و ڕێ ئەدەی کە سوکاتی بەو پێغەمبەرە. کاریکاتێر ئیستیهزاءە، ئەسڵی کاریکاتێر بریتیە لە ئیستیهزاء. خوای پەروەردگار فەرمووی ئەبیاللهی و ئایاتیهی کنتم تەستەهزیئون، گاڵتە بەخوا و بە ئایەتەکان یەکەن، گاڵتە بە پێغەمبەرەکە یەکەن. ئیستیهزاء ڕێپێدراو نییە. ئەو ئیستیهزاء کات مسلمانێکی داماو کە دیفاعەکات تۆمەتە درێتە پاڵەوە مسلمانەکە، مصطلحی ئیرهابی، مصطلحی تیرۆر، مصطلحی ئەنواعی مصطلح نا ئێمە لەگەڵ تیرۆرمانە، لەگەڵ ئیسلاممان نییە. ئێمە شەڕی تیرۆرەکەین. شەڕ ئەو پێغەمبەرە پێغەمبەری ئیسلامە و پێغەمبەری مسلمانانە. بۆیە بە بەردەوامی لە پاڵ ئەو حڕیەتانەدا مسلمانیش ئیتیهامەکرێ و تۆمەتەخرێتە پاڵ مسلمان. جیاوازیکردن لە بینی مسلمان و ئیسلام، ئەڵێ حتا لە بەشی دووهەمی هەنگاوەکانیان زۆر جار تەبان و ماکرۆن کە دووهەمینیانە دەڵێ ئێمە قسەمان لەسەر ئیسلام نییە، بەسەوە مسلمان قسەمان لەسەر ئەو بەشە. مسلمان تەمسیلی ئیسلامەکە. ئیسلام ئەگەر مسلمانی لێ دابڕنی چی دەمێنێتەوە؟
واتە ئەوەی کە بەڕێزان کاتێک قسە بە موسڵمان دەگوترێ ناوێرە قسە بە دینەکە بگوترێ ئەو جیاوازی ئەمە لی تێبگەینێمە بۆیە تۆزێک لە سەروانە وەقفە دەکەم بزانین لەکوێوە لە ئیسلامە درێ فەرقەکە لە بینی مسلمان و لە بینی ئیسلام ئیسلام مسلمان تەمسیلیەکە جیاوازی نییە و ئەرکی مسلمانە کە دیفاع لە ئیسلامەکەی بکە و دیفاع لە دینەکەی بکە و دروشمەکانی تطبیق کا لەسەر ئەرزی واقع ئیسلام چەند جوان تطبیق کرا مسلمان جوانتر دەردەکەوێت کەم و کوڕیەکانی مسلمانە هەندێک جار ئیسلامەکەش ناواقعی پێشانی خەڵکەداتەوە کەواتە ئەو جیاوازیانی کە هەمیشە ئەوروپیەکان و ڕۆژهەڵات حتا ڕۆژهەڵات ناسەکان کاتی خۆی کە کردویان و ڕۆژاوایەکان نا ئێمە قسەمان لەسەر مسلمانیە لەسەر فئەیەکی مسلمانە کام فئەیە ئەو فئەی دیفاع لە ئیسلامەکە ئێتۆ بۆیە ئەو فئەیەکەی بە هەدەف چونکە خەمی ئیسلامیەتی چونکە دیفاع لە ئیسلامەکە چونکە بەرگری لە ئیسلامەکە بۆیە ئەو دێ کێ کاتە ئامانج ئەو فئەی مسلمانە کاتە ئامانج کە بەرگریەکە ئەوەی بێدەنگە نایکاتە ئامانج چونکە بێدەنگە چونکە هیچ ناڵێ ئێمە گرینگە بەڕێزان جارێکی کە لەو مناسەبانە لێرە و لە هەموو شوێنەکانی کوردستان بزانین تێبگەین هەم خۆمان تێبگەینەوە هەم خەڵک تێبگەێنینەوە لە مەکانەتی پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێت مەکانەتی پێغەمبەر بەسە بۆ ئەوەی کە پێغەمبەر هەڵبژاردەی خی پەروەردگارە بۆ هەڵگرتنی دواهەمین ڕیسالەی خی پەروەردگار ئەو ڕیسالەی کە خالیدە نەمرە هەتا ڕۆژی دوایی ئەو پێغەمبەرەی کە ختمی هەموو نبووەتی کرد کۆتایی بە پەیامی هەموو پەیامبەرەکان هێنا و هەر پێغەمبەرێکیش وەکو عیساش کە دواهەمین جار دێتەوە سەر زەوی سەلامی خی لەسەر بێ ئەبێ شایەتی بەو پێغەمبەرە بێنێتەوە مەکانەتی پێغەمبەر لەوێ دەرەکەوێ مەکانەتی پێغەمبەر لەوێ دەرەکەوێ کە خی پەروەردگار هەم لە دنیادا پێغەمبەری خی گەیاندە پێگەیە کە هیچ بەشەرێک پێی نەگەشتووە لە سەفەری ئیسرادا و لە سەفەری ئیسرا و میعرازدا هەم لە قیامەتیشدا ئەوەی کە دەرگای بەهەشتی بۆ ئەکرێتەوە هەم لە قیامەت هەم لە دنیا ئێمە تێگەین مەکانەتی ئەو پێغەمبەرە چەندە مەکانەتی پێغەمبەر سەلامی خی لەسەر بێت لەوێ دەرەکەوێت کە خی پەروەردگار بەشێک لە وەحی خۆی تەرخان کرد بۆ دیفاع لە پێغەمبەرەکەی ئین شانیئەکە هو الأبتر خی گەورە قبوڵی نەکرد قسە بە پێغەمبەرەکەی بگوترێ ئەبوو لەهەب وتی تەبەن لەک خی پەروەردگار فەرمووی تەبەت یەدا ئەبی لەهەب وتەب بەشێ لە خەڵک گوتیان خی گەورە پشتی لە محەممەد کردو وەحی بۆ نانێرێ خی گەورە فەرمی ما وەدەعەکە ڕبووکە وما قەلا لە هیچ شێ خی پەروەردگار قبوڵی نەکردو قسە بە پێغەمبەرەکەی بگوترێ بەشێک لە وەحی خۆی کە بە زیندوی ئەمێنێتەوە لە پەیامی پەروەردگار بۆ دیفاع لە پێغەمبەرەکەی تەرخان کراوە ئەوە مەکانەتی پێغەمبەر بە ئێماڵێت و ئێمەی مسلمانیشە بێ لی تێبگەین ئەگەر خی گەورە قبوڵی نەکرد بێ سوکایەتی بە پێغەمبەرەکەی بکرێ ئەی قبوڵیەتی مسلمان قبوڵی کە بە تەکید قبوڵی نییە مەکانەتی پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ لەوێ تێگەین کە سەحابەکانی پێغەمبەر چۆن بوون بۆ پێغەمبەرەکەیان خۆمە فریان ناکەوین باسی کەین ڕۆحیان لەو شوێنە بوو کە پێی پێغەمبەری لێ بووە سەلامی خۆی لەسەر بێت لە چەند شوێن ئەسحابی پێغەمبەر ئەگەر لە سڵحی حودەیبیە یەک نمونەتان پێ ئەڵمۆ یەک نمونە لە سڵحی حودەیبیە کاتێک کە ئیتیفاقەکەیان نووسی سوهەیل وتی نەنووسی محەممەد ڕەسوڵ الله وتی ڕەشیکەوە قەڵەمی بەرز کردەوە کاتبی سڵحەکە وتی نانووسم تەنها لەفزی ڕەسوڵ اللهی لە پێغەمبەر سەندەوە کابرایی نوێنەری قوڕیش هەتا پێغەمبەر نەیگوت بینووسە ئامادە نەبوو بینووس ئەسڵەن بە نابەدڵیش نووسی سوهەیل وتی ئەگەر من تۆ بە پێغەمبەری خوا بزانم ئەی محەممەد خۆ ئیتیفاقت لەگەڵ ناکەم فریا ناکەوین ئێمە لێرە باسیکەین بەس تەماشاکە ئەسحاب چۆن بوون بۆ پێغەمبەر سەلامی خۆی ئێمە بێت لە ئەسحابەوە فێر بین چۆن بەرگری لە پێغەمبەر بکەین سەلامی خۆی لەسەر بێ مەکانەتی پێغەمبەر ئێمە لەوێ فێرە بین ئەبێ لە سەحابە تەماشاکەین مەکانەتیان چۆن تەماشای ئەو پێغەمبەریان لە ئەبوو بەکرەوە تەماشاکە کە چاوی نوقاندووە وتوێتی محەممەد وای گوتووە بەڵێ کەواتە ڕاستە